ئەو وڵاتەی هەمبوونی هەیە و هەمیش بوونی نییە. ئایندەی فەڵەستین لە نێوان وڵاتانی زلهێزدا. فەڵەستین ئەو وڵاتەی هەمبوونی هەیە و هەمیش بوونی نییە. کەس نازانێت ئایندەی ئەم بەشەی گردوون چی دەبێت. لە گێژاوی گرفتە سیاسیەکان و ڕێککەوتنی زلهێزەکاندا ون بووە. هەرچەندە لە کۆی 193 وڵاتی جیهان 147یان دانیان بە دەوڵەتی فەلەستیندا ناوە، بەڵام تاوەکو ئێستاش بە شێوەی فەرمی بە دەوڵەتێکی سربەخۆ نەناسێنراوە. بەهۆی ململانەی لە مێژینەی فەلەستینیەکان لەگەڵ ئیسرائیل، ئەو وڵاتە نە هیچ سنوورێکی نێودەوڵەتی لەسەرە و نە پایتەخت و سوپایەکیشی نییە. فەلەستین خاوەنی نیمچە دەسەڵاتێکی خۆجێیە کە لە ساڵانی 90ەکاندا و دوای ڕێککەوتنی ئاشتی دانی پێدانرا، بەڵام داگیرکاری سەربازی ئیسرائیل بۆ سەر کەناری ڕۆژاوا وای کردووە ئەو دەسەڵاتە نەتوانێت ئیدارەی خاک و خەڵکەکەی خۆی بدات. غەزەش بە یەکێک لە بەشە سەرەکیەکانی دێتە ئەژمار و لە ژێر ئاگری ئیسرائیلدا دەکڵێت و پێیان گرفتی دیکەش بەرەوکی نەبوون بە دەوڵەتی پێگرتووە. هەندێک وڵات پێیان وایە کە دوو دەوڵەتی لەو ناوچەیە چارەسەرێکی یەکلاکەرەوەیە، بەڵام ئەم بۆچوونە هێشتاش هەڵپەسێردراوە و ئاکامێکی نەبووە. بەریتانیا و فەرەنسا و بەم دواییانەش ئیسپانیا لە کۆبوونەوەی گشتی نەتەوەیە گرتوەکاندا لەگەڵ وڵاتانی وەک کەنەدا، ئوسترالیا لەگەڵ بەلژیکا دانیان بە بوونی دەوڵەتی فەلەستیندا ناوە. چین و رووسیا هەردووکیان لە ساڵی 1980دا دانیان بە فەلەستین دانا، بەڵام کێشەکە ئەمریکایە کە وەک نزیکترین و بەهێزترین پشتیوانی ئیسرائیل دێتە ئەژمار. هەر ئەمریکاشە کە ڕای لەسەر بوون بە دەوڵەتی فەلەستین نییە و ئەگەر بێت و دان بە فەلەستیندا بنێت، ئەوە بۆ مانایە دێت کە ئیسرائیلی بۆ هەتایە لەبیر کردووە. ئێستا و سەرڕای ئەمانە فەلەستین لە نێوان بوون و نەبووندا ماوەتەوە و ئایندەیەکی تەموو مژاوی لەبەردەمە.